لە ڕابردوودا بازاڕی دارە سوتاوەکە کە بە بازاڕی کۆنەکەش ناسراوە هاوڵاتیان دەهاتن کەلوپەلەکانی ماڵیان دەفرۆشت و لە بەرامبەردا دەچوون لە بازاڕە مۆدێرن و ستانداردەکانی شاردا کەلوپەلی نوێیان دەکری. بەڵام ئێستا و بەهۆی قەیرانی داراییەوە مامەڵەکردن لە بازاڕەکە تەواو گۆڕانکاری بەسەردا هاتووە. بە شێوەیەک هاوڵاتی دێت کەلوپەلەکەی ماڵەوە کە هەندێک کات نوێشە و تازەیە بەهۆی بێپارەی و نەبوونی موچەوە دەفرۆشێت و بە گیرفانێکی پڕەوە دەگەڕێتەوە ماڵەوە، یاخود بۆ کڕینی پێداویستەکانی ڕۆژانەی ڕوو ناکاتە بازاڕەکان دێتە ئێرە تا ئەوەی بە نرخێکی هەرزان کەلوپەلێکی دەست بکەوێت. یەکێک لە فرۆشیارەکانی بازاڕی دارە سوتاوەکە دەڵێت خەڵک بەهۆی قەیرانی دارایی و بێپارەییەوە کەرەستە سەرەکیەکانی ماڵەوەیان دەفرۆشن بۆ ئەوەی پێداویستیەکانی ڕۆژانەیان دابین بکەن. پێویستە تەیفرۆشەکە پێویستە بۆ قاپقاجاغا فرۆشێ وەڵا سەلاجەکەشی فرۆشە نە قاپقاجاغ ئەی تەبعەن لەبەر بێپارەیە ئەگەر پارەی هەبێ و مەعاشەی بەوە نافرۆش ئەوسا پارەی هەبوو ماڵەکەی بە کاملیە گۆڕی بەجای فرۆشە لە تای بێپارەیە. وەڵا وەڵڵاهی باری ژیانی خەڵک دەژێت سفلەوەیە جاران تەبەقەی وەسەدە بوو دەوڵەمەند نەبوو ئێستا وەسەد نەماوە تاق و تەلاق دەوڵەمەندێ لە سانەوە وەشتی فەقیرە ئاینەن گرانێکە وەک جاری جاران خەڵک چی نەماڵێ نەیفرۆشێت لەبەر بژێوی ژیانی قاپ و قاچاقێ نەیفرۆشێ ڕاخەرەکەی ژێری ئەفرۆشێ زۆپاکەی ئەفرۆشێ تەلەڤیزیۆنەکەی ئەفرۆشێ لەبەر نەبوونی یەکێرە دەرمانم پێویستە یەکێرە داویم پێویستە یەکێرە شیرم پێویستە یەکێرە غازم یەکێرە نەوتم نییە ئەگە بێ ئالێرە دانیشی ڕۆژە لەلام اینجا ئەو سازانی مەعاناتی خەڵک چییە خەڵک دەچی ژیانێکە هاژی واری ژیانی خەڵک زۆر خراپە زۆر خراپە زۆر خراپە. هەندێکی دیکە لە هاوڵاتیان بۆ دابینکردنی پێداویستیەکانی ڕۆژانەیان سەردانی بازاڕەکە دەکەن بۆ ئەوەی بە نرخێکی گونجاو و تێچوویەکی کەم خواستەکانیان پڕ بکەنەوە. نەک بڵێن بۆ فەقیر و بۆ دەوڵەمەند معاشەکە نییە 4 مانگە معاشە نایەوە بە خەڵک بەڕاستیە لەم ناوە خەریشی شتێکی کۆنە بکڕێ بۆ مناڵەکانی بەیان دای خاجارانی دەردی تۆڵی شتە کۆنەکەی فرۆشت و شتێکی تازە بکڕێک ئیستا شتە کۆنەکەچێتەوە شتە کۆنەکە کڕێ لەبەرەوە معاشیان بەخڵێ ئیش نییە دەستیان بەسەر هەموو شتەکان ناگرتووە ئەمان قەیران کە هات تەبعان خەڵکی یاری تەسیری زۆر بەجێهێڵێ خەڵکەیە موچەی هەیە خەڵکەیە لەوەچی خۆی خەزانەکەی موچان هەبێ ئەستا موچە نییە دەسەڵات نییە کە نەژبوو ناشارە دەست بەرە بۆشتی ماڵ. بەهۆی دواکەوتنی موچەوە زیاتر لە هەر کاتێکی دیکە جم و جوڵی بازار سست بووە هۆکاری سەرەکیش بۆ کەمتەرخەمی حکومەت دەگەڕێتەوە کە بە حکومڕانیەکی ناتەندروست و گەندەڵی و قۆرەخکاری هەرێمی کوردستانیان بەم دۆخە گەیاند. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی